ئاکام دیارە ئێرە گوندی حەسارە لە سنووری پارێزگای کەرکووک بەڵێ هەنی ناوچەیەکە کەوتۆتە باکووری پارێزگاکەوە بەڵام باشە هاوڵاتیەک کاکشێرکۆ باخێکی خورمای کردووە لە پشتی منەوە کابینرێت ینی تەجروبەیەکی تازەیەکە نەجاحەتی هێناوە یەکەم جارە باخی خورما لەم ناوچەیە بکرێت و نەجاحەت بێنێ کاکشێرکۆ لەگەڵمان کاکشێرکۆ سڵاو لێبێ ئەگە بێت ئێرە پێم بڵێت چەند بنی خورمات کردووەوە چۆن نەجاحەتی نام بیرۆکرێت چۆن بووە بان 350 دار خورمام کردووە لێرە ئیشەکەمانش نەجاحەت هێناوە لەخوا بە زیاد شتێکی زۆر باشمان کردووە لەم 350 خورمایە ساڵانەتدا 12 بۆ 15 خورمامان خورما ئەگرێ و ئینتاجێکی زۆر جوانی هەیە و دەرەجەیەکە خەڵکی ئەم منتیقەیە زۆر دێن سوالەکەن و ئەیانێ باخی خورما بکەن بە زۆربیان بە غەڵەتی ئەیکەن ناچن خورمای بچووک بێنن لێدەن ئەچن خورمای گەورە دێنن خورمای گەورە ئینتاجی کەمە دو ساڵێ 4 ساڵێکە و ئینتاجی نامێنێ بەس ئەم خورما بچووکانە هەم لای خۆت بەچکە ئەکا هەمە بێتە دەدا دیکە زیاد ئەکا هەم ئینتاجی جوان ئەبێ و هەچ کەسێکش بێت هاتوێتە لای ئێمە ڕێگامان پێی نیشانداوە پێی ئەڵێن چۆن ئەکرێ و چۆن بیکە و چی بکە و نەجاحەتی هێناوە لە 100 زۆربەی خەڵک ئەڵێ خورما نەجاحەت نایەنێ خورما نابێ بەڵێ خورما ئەبێ بابێن بە چاوی خۆیان ببینن کە لێرە 350 دار خورمامان لێداوە و جیەکی بۆ هەموو شتێک ئەگونجاوە ئێرە گوندی حەسار بۆ هەموو شتێک گونجاوە خورمای بەچکە زیادیانەکە یان خورمای ساڵانە خورمای تازە لێ من ئەمێ بە شێوەی بەچکە زیادیان کەم لەبەرێک کە 12 خورمام هێناوە لە بەرحی خستاوی زەهدی 12 نەجاحەتێنەوە هەر 12 نەجاحەتی هێناوە هیچ کێشەیەکی نییە هیچ کێشەیەکی نییە هەموو نەوەکان لێرە نەجاحەت دێنێ نوعێکی تازە هەیە مەچول هەیە ئینشەڵا ئەوەش دێنین ئەمجا لای خۆمان پەری پێ ئەدەین ئەمانوێ زیادیکەین و چەند عەزێکشمان حاضر کردو ئینشاءڵڵا بەتەماین باخێکی گەورەی خورما دروستکەین لە شارەکەیان لە منتیقەکەیان نییە ئیستا لە کەرکووکە لەمە گەورەتریتیانێ بەس گەورەترشێکن ئینشاءڵڵا چەند ساڵە سەرقاڵی ئەم تەجروبەی ئەمە 4 ساڵە من خەریکم و پارێک و ئیمساڵەکە لەخوا بەزای بەرهەممان هەیە و ئیساکە بەرهەممان هاتوتە ئەوە خورماکان بە چاوی خۆتان ئەیبینن دارێ زۆرمان ئیمساڵەکە خورمای گرتووە و ئینتاجێکی باشی هەیە و بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ بیکەن باخی هەنجیر باخی خورما ئیسفادەی زۆرترە لە دەغڵ و دان ڕاستیەکەی دارێکی خورماکە لەمانی تۆ کردوتانی پێشبینێکی چەند کیلۆ خورما بگرێ بۆم ساڵ دار خورما تقریبا خۆی لە 100 حتا 400 کیلۆ هەڵەگرێ لە 100 بۆ 400 کیلۆ خورما هەڵەگرێ تقریبا ئەم ئێستاکە ئینتاجی تازەیە تقریبا 100 کیلو 150 کیلو ئەگرێ کولی دارێک بەس ئینشاءڵڵا لە ئینتاجە تقریبا حتا بێتە 5 ساڵ 6 ساڵ گەورەتر بێ حتا 400 کیلو خورما ئەڕوا کاکشێرکۆ کەسێک بێ دەم تەجروبەیە و دووبارە کاتەوە هاوکاریەکەن لێرەوە بە هەموو شێوەی هاوکاری ئەەکەین هەچ کەسێک دێت ئێمە تۆزی ئەم لای مەسفاکە و لای ئەسپسوارەکە ئەملاترەوەین هاچ کەسێک دێت ئێمە خزمەتی ئەەکەین و هاوکاریەکەین بە هەموو شێوێ و بۆ تەڵقیحکردن یارمەتیان ئەدەین بۆ چۆنیەتی چاندنی چۆنێتی خزمەتکردنی چۆنێتی دەرمانکردنی کیمیاکردنی هەموو شتەکان ڕێگا بە هەموو کەسێک نیشان دەین و لە خزمەت هەموو کەسێکین ئەوی من بینیم خورماکانت بە دەوری باخەکە و بەڕێڕەوەکانە لێداوە ئەگەر لە تەنیژێک بێ نزیکتر بێ باشتریان بم زۆری تو خورما خۆی قانونەکەی خورما وایە بینی 7 متر بێ 7 بۆ 8 متر بێ بەس ئێمە سم کردمەتە 6 متر من خەڵەکە قەڵەمتۆزەکە لە چوادۆری باخەکەی من لە باتی قەڵەمتۆز هەموو باخەکەم چوادۆریم کردوتە خورما هەم ئینتاجی ئەبێ ئیسفادەی ئەبێ قەڵەمتۆز 10 ساڵ خزمەتێکی دوای بچی ببڕیتەوە تەکلیف لە برادێکی بۆ نەجاتدا بەس ئەمە هەم ئینتاجی ئەبێ بەرەکەی خۆی هەم بەسکەکەی ئیسفادی لەکەی و چوادۆری تەوقم کردووە بە خورما من گشتی 6 متر و خورمایەک بێ دەرەجەیەکە و ئیشێ باش دەرەچێت ئاکامەوەی بینیتان و گوێبیستی بوون ئەوە یەکەمین تەجروبەی باخی خورمایەکە لە کەرکووک لەلایەن کاکشێرکۆ ئەنجام درراوە خۆشبەختانە سەرکەوتوو بووە تاقیکردنەوەکەی بۆ هیوای کە لە باخەکانی دیکەش بە هەمان شێوە ڕنگدانەوەی هەبێت